شیکاری هێرشی ئەمریکا بۆ سەر دامەزراوەی فۆردۆ، نەتەنز و ئیسفەهان. دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکارێک دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا ڕایگەیاندووە کە ڕژیمی ئیسلامی و ئیسرائیل گەیشتوونەتە ڕێکەوتنێکی ئاگربەست و بەم زووانە ڕایدەگەێنن. ئەگەر ئەم هەواڵە ڕاست بێت دەتوانین بڵێین بە خۆشحاڵی و شەڕێکی کە سەر لە بەیانی ڕۆژی 23 جۆزەردان دەستی پێکرد دوای 12 ڕۆژ بە فەرمی کۆتایی هاتووە. سەبارەت بە پرۆسەی جێبەجێکردنی ئاگربەست و کۆتایی هاتنی فەرمی شەڕ و هەروەها هەڵسەنگاندنی ئەم شەڕە 12 ڕۆژە لە دەرفەتێکی تردا قسە دەکەین. بەڵام لە هۆکاری بەشداری ڕاستەوخۆی ترەمپ لە کاتژمێرە کۆتاییەکانی شەڕدا خاڵێکی گرنگ هەیە کە ناکرێت هەروە بەسەریدا تێپەڕی. ئێستا ڕۆمبۆتەوە کە هێرشی ئەمریکا بۆ سەر ناوەندەکانی پیتاندنی یۆرانیۆم لە فۆردۆ، نەتەنز و ئیسفەهان بە جۆرێک لە جۆرەکان دەستپێکی کۆتایی شەڕ بووە. دەزانین کە ئەم هێرشە بە ئەنقەست زۆر گەورە پیشاندرا و بەرپرسانی ئەمریکا هەراوهوریایەکی زۆریان لەسەر ئەم ڕووداوە وەڕێخست. هەرچەندە لە ڕاستیدا و هێرشە گرنگیەکی سەربازیە و تۆی نەبوو، بەڵام ئامانجێکی سیاسی ئیمپریالیستی دیاریکراوی هەبوو کە دەروون ناسی ڕەفتاری ترامپ لەم ماوەیەدا ئەوە ڕوون دەکاتەوە. ترامپ دەیزانی کە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل بە چەندین هۆکار ناتوانرێت درێژە بکێشێت. ئەگەر ئەم گفتوگۆ و سازشکردنە فەرمی بکرێتەوە یان نەکرێتەوە، پرۆژەی ئەتۆمی ڕژیمی ئیسلامی لەم قۆناغەدا کۆتایی پێهاتووە و ئەمە بۆ دەوڵەتی ئیسرائیل سەرکەوتنێکە. بەڵام ترامپ نەیدەویست ڕێگە بدات کە شانازی کۆتایی هێنان بەو پرۆژەیە تەنیا بە نەسیبی نەتانیاهۆ بێت. تا بەر لە ڕۆژی 23 جۆزەردان ترامپ هەوڵیدا لە ڕێگەی گفتوگۆ و لە ژێر سێبەری هەڕەشەی سەربازیدا ڕژیمی ئیسلامی ناچار بە پاشەکشە بکات و ئەم سەرکەوتنە بە ناوی خۆی تۆمار بکات. ترامپ پێویستێکی زۆری بەم سەرکەوتنە هەبوو. لە سەرەتای هاتنە سەرکاریەوە گەلێک دروشم و بەڵێنی گەورەیدا بوو، بەڵام هەمویان بوون بە بڵقی سەراو. نەتوانی کاناڵی پاناما بگەڕێنێتەوە بۆ ئەمریکا، نە دەست بەسەر گرینلاندی دانمارکدا بگرێت و نە کانەدا وەک 51ەمین ویلایەت بە ئەمریکا بلکێنێت، نە شەڕی ئۆکراین کۆتایی بهێنێت و خەڵاتی ئاشتی نۆبل بباتەوە. سیاسەتی دانانی باجەکانیش گەمەیەکی ئابووری بیر لێ نەکراوە و مەترسیدار بوو کە سەرنجام ناچار بوو لە نیوەی ڕێگادا بیوەستێنێت. تەنیا دەمێنێتەوە سیاسەتی کۆچبەری و دەرکردنی پەنابەران کە ئەگەرچی ئەویش لەگەڵ کۆمەڵێک کێشە بەرەو ڕووبەوە، بەڵام بە هەر حاڵ یەکێک لەو پرسانە بوو کە زۆر جێگەی شانازی نەبوو. لە نێوان ئەم هەموو شکست و ناکامیەدا تەنیا ڕژیمی ئیسلامی مابوو کە دەیتوانی سەرکەوتنێکی هەرچەند بچووک بۆ ترامپ دابین بکات. لە مەودای 2 مانگ و 6 گەڕ گفتوگو و دانوستانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە نێوان نێونەرانی هەردوولادا ئەم ئامانجە بەدەست نەهات. ترامپ تێگەیشت کە لە گەمەی دیپلۆماسیدا ناتوانێت ڕژیمی ئیسلامی شکست پێ بهێنێت. ئەم کۆتا دەرفەتەش کە دەیتوانی ئەم سەرکەوتنە بچووکە لە نێوان ئەو هەموو شکستەدا مسەوەگەر بکات، خەریک بوو لە دەست بچێت. لەم قۆناغەدا بوو کە گڵۆپی سەوزی بۆ هێرشی ئیسرائیل هەڵکرد. دوای دەڕۆژ کاتێک کە کەم تا زۆر لە دەرەنجامی شەڕەکە دڵنیا بووە لە کاتێکی گونجاودا دەست بەکار بوو و نەتەنیاهۆی تێگەیاند کە نابێت سەرکەوتنەکە تەنیا بە ناوی ئەو تۆمار بکرێت و چیتر زێدەخوازی نەکات. دواخستنی بەکارهێنانی فڕۆکە بۆمب هاوێژەکانیش ئەم دوایین دەرفەتەی لە کیس ترەمپ دەدا بۆ بەدەستهێنانی ئەم خەڵاتە. لەم ڕۆوە ئەو هێرشەی کە ئەنجام دەدرا دەبوو لە کاتێکی گونجاودا بێت و زۆر هەراوهوریای لەسەر ساس بکرێت و دەنگ بداتەوە. ئەمە ڕاستی سیاسەتی ئەمریکا بوو لە بەشداری ڕاستەوخۆی لە شەڕی ئێران و ئیسرائیل لە خولەکی نەوەتدا. هەڵبەت نەتانیاهۆش کە لەوە تێگەیشت بوو ڕۆژی دواتر بە فڕۆکە یاسایی کێوەکانی فۆردۆی کردە ئامانج بۆ ئەوەی لە پەراوێزی ناوی ترامپدا ناوی ئەویش لەم ڕووداوەدا بێتە وێردی سەرزمان. بەڵام گاڵتە جاڕیەکەی ئەم ڕووداوە ئەوەیە لەلایەکەوە ڕێبەرەکەی ڕژیمی ئیسلامی کە تریلیۆنها دۆلاری لە سامانی خەڵکی ئێران و بەرهەمی ڕەنج و چەوسانەوەی کرێکارانی لە پرۆژەیەکی ئەتۆمی بێکەڵکدا بە فیرۆداوە کە دەیتوانی لە پێناو گەشەی ئابووری و خۆشگوزەرانی و ئاسوودەی بۆ خەڵکی ئێراندا بەکارهێنرێت. لەلایەکی تریشەوە کەسێکی وەک ترامپ و وەک نەتانیاهۆمان هەیە کە حوکمڕانی جیهان دەکەن.